دوای 2 ساڵ لە چاوەڕوانی جارێکی دیکە پاڵاونێتێکی یاری تۆپی دەست لەسەر ئاستی کوردستان بەڕێوەچوو. لە جامی کوردستان 5یانە بەشداریان کردووە و یەک جار ڕوبەڕووی یەکتر دەبنەوە تاوەکو پاڵەوان دەربکەوێت. لە یاریەکانی دەستپێک هەولێر لە هۆڵەکەی خۆی پێشوازی لە خاچی کەرکووک کرد. لە نیوە یەکەم تیپی میوان بە جیاوازی 2 گۆڵ بە ئەنجامی 15-13 گۆڵ پێشکەوت. بەڵام لە نیوەی دۆم هەولێر توانی باشتر دەرکەوێت و بە جیاوازی 5 گۆڵ و بە ئەنجامی 29-24 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد. الحەمدوللا یەکەم یاری زۆر سەعبە کە توانیمان لەگەڵ خاک سەرکەوتن بەدەستبێنی. وەڵای ئێمە ماوەی تەقریبا مانگە دەبی خۆمان ئامادەکردەوە. هیوادارم تۆپی دەستیش زیاتر خول بکرێتەوە بۆ یاریزانەکاندا نەبڕێن. سپاس بۆخوا الحەمدوللا توانیمان لە یەکەم یاری سەرکەوت تۆمارکەین. بەڕاستی یانی خاک ژانیەکی بەهێز بوون بە حکمی ئەوان تەمرین و شتیان دانەبڕاوە لیاقەیان زۆر لە ئێمە باشترە، بەڵام ئێمە بەهۆی ئەو خبرەی کە هەمانە توانیمان سەرکەوت تۆمارکوێ. هەر لە هۆڵ یانەی هەولێر یانەی کەیوان پێشوازی لە سلێمانی کرد. لە یاریەکی تاگلایەنە کوڕانی سلێمانی توانیان بە جیاوازی 19 گۆڵ و بە ئەنجامی 32 گۆڵ بەرامبەر 13 گۆڵ لە کەیوان ببەنەوە. پاڵاوانتیەکە لەژێر چاودێری لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان و بە سەرپەرشتی یەکێتی تۆپی دەستی کوردستان بەڕێوە دەچێت. لە دووەمین یاریەکانی جامەکە یەکشەممە هەولێر ڕوبەڕووی کەیوان دەبێتەوە و دووشەممەش خاک بە سەلاحەدین دەگات. هەردوو یاریەکەش لە هەولێر بەڕێوە دەچێت و سلێمانی پێشەنجیش چاوەڕوان دەبێت. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.